لا تەوەریەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا باز لە شێوازی ئامادەکردنی کەباب دەکەی. هەمیشە باز لەوە دەکرێت ئەو کەبابی کە لە کەبابخانەکان و چێشخانە و ئەم بابەتانەیە بە دیاریکراوی لە هەورامان کەبابەکەی جیا دەکرێتەوە. ئێمە ینی پێکاتەکەی چۆنە، چۆن بتوانێت تاکەی خۆی لە ماڵەوە پێکاتەکان بزانێت و لە ماڵەوە ئامادەی بکات. من گفتوگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ کاک سامان فەتەح کە وەستای کەبابە شێکی ڕاستەخۆ لە هەورامانەوە لەگەڵمانە. بەیانی باش کاک سامان، سواز بۆی لە بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداریت. ئێمە چۆن بتوانین ئەو کەبابەی کە لە کەبابخانەکان یاخود لە هەورامان هەیە بتوانین لە ماڵەوە ئامادەی بکەین؟ بەیانی ئێوەش باش، زۆر سواس. بەیانی ئێوەش باش، زۆر سواس. ئێمە چۆن بتوانین ئەو کەبابەی لە مەتەم و کەبابخانەکانەیە لە ماڵەوە ئامادەیکەین؟ زۆر ئاسانە، ینی پیشەی کەباب مێنەیەکی زۆر قورس نییە، دروستکردنی کەباب زۆر ئاسانە. تەنها گۆشتەکەی و گۆشت و لەبە و دووک تێکەڵەکەین، تێکەڵیەکەین و لە ماڵەوە هەر ئەحتیاجیەکەین بە کەباب بەس چۆنەیکەین. قیمەکە جوانە شێلین، کەمێک پیاز ور دەکەین لەگەڵی تێکەڵەکەین و تاوا هیچیکەی تێکەڵ ناکەین. هەیە ئاردی تێکەڵەکە، هەیە سۆدەی تێکەڵەکە پێویست ناکە. تەنها قیمەکەمان کەمێک چەور نەبێ بۆ ماڵەوە، چونکەوەی لە ماڵەوەی زۆر ڕانەهاتوە و توانای ئەوەی نییە قیمەی چەور شیش بکا وەکەوەی مەدامەکان ناتوانێت. بەڵێ کاک سامان، هەنێک کات لە ماڵەوە کە کەباب ئامادە دەکەین جۆرێک لە شلبوونەوە ڕوودەدا لە پێکاتەی هەویری ئەو کەبابەدا. ئێوە لە مەطعمەکان یان خودە چێشخانەکان چۆن دەتوانەوە چارەسەرکەن بۆ ئێمە لە ماڵەوە کەبابێکی ئامادەکراوی باشمان هەبێ؟ سەرەتا ئەو قیمەیە کە ئامادەیەکەی بۆ کەبابە بێ شوێنەکەی زۆر گەرم نەبێ، قیمەکە نابێ شل بێتەوە و نابێ قیمەکەی زۆر چەور بێت بۆ ماڵەوە تەبان ئەو کەبابەش کە ئامادەیەکەی ئەو مەکینەی کە قیمەکەی بێکەی جۆری مەکینەکە زۆر دەوری هەیە بۆ قیمەکردنەکە، ینی قیمەی وا هەیە خۆی مەسیەکەی وردە، مەسفی قیمەکە وردە وەکوەمەی زۆر وردە، قیمەکە شلە کاتەوە. بەڵام باشتر وایە ئەگەر لە کاتێکی ساردا کەبابمان کرد ئاوی گەرم بەکاربێنین بۆ دەساو، و لە کاتێکی گەرمیشا کەبابمان کرد ئاوی بەعکسەوە ئاوی سارد بەکاربێنین بۆ دەساوی کەبابەکە، لەبەرەوەی شل نەبێتەوە و کەبابەکەمان نەگوێرێت و نەکەوێتە خوارەوە. اینجا ئاگر زۆر دەوری هەیە بۆ کەباب برژان، ئەو ئاگرەی کە کەبابەکەی بێ برژێنی بێ زۆر وریابی، ئاگرەکەی زۆر بەخۆت نەبێ و زۆری شێواش نەبێ کەبابەکە بکەوێتە خوارە و زۆریش بەخۆت نەبێ بسووتێت. بەڵێ کاک سامان، ئەمەیە بزانم ئەو قیمەی کە بەکار دەهێنرێت چ جۆرێکی تی، یانی ئێمە دەزانین گۆشت جۆری زۆرە پاشان دەکرێت بە قیمە، ئەوەی بتوانین کەبابێکی بە تام ئامادە بکەین لە ماڵەوە پێویستە چ جۆرە قیمەیەک بەکار بهێنرێ؟ بەڵێ ئەو کەبابەی کە ئامادەیەکەی سێنەوە گۆشت تێکەڵەکەی، یەکەم سەرپەراسووی گوێرەکە زایدەن لەبەی کاوڕ و بەرخ زایدەن بڕێک دوو. بۆ نمونە ئەگەر بتەوێت 3 کیلۆ قیمە بکەیت، کیلۆ چارەکێک سەرپەراسووی گوێرەکە بەکارێنی، کیلۆ چارەکێک دوو لەبە نیو کیلۆ دووگیشی تێکەڵکە زۆر بەعیب و جوان دەرەچێت. وەگەر بشتەوێت هەر بە گۆشتی سوور و دوو گەتوانی بیکەی گۆشتی گوێرەکە گۆشتی سوور زایدەن دوو. بەڵام خۆی خۆشترین کەباب و بەلەسەترین کەبابە و کەبابەیە بە سەرپەراسوو لەبە و دووک بیکەی، وەکو ئێوەی ئێسای بینن ئەوی لەبەردەستی منایە دووگ و لەبە و سەرپەراسووی گوێرەکە بەکارێنین ئێمە عادەتەن. کاک سامان، باسی لە شێوازی ئاگرکی کە لە کەبابدا ئەبێ جیاواز بێت، ئەبێت چۆن بێ و ئاگرە ئەگەر بە وردی پێمان بڵیت؟ ئاگری کەبابەکە نابێت زۆر هێواش بێ وە زۆریش بەخۆت بێ، بە ئاگرێکی احتیادی بێ، ینی خەلووزەکەی جوان گەشا بێتەوە و ڕێک و بێک ئەو هەوایی بۆ گەشانەوەی خەلووزەکە بەکارێنی هەوایەکی وەسەد بێ، نەک زۆر بەخەوت و نەک زۆر هێواش. ئەگەر هێواش بێ کەبابەکە خەسارەکە هەکەوێتە خوارەوە، ئەگەر زۆریش بەقوت بێ کەبابەکە ئەسووتێ. باش، بابینە سەر جۆرەکانی کەباب، ینی ئەوەی بیستمانە کەبابی مەحشی هەیە،
کەباب بە مریشک هەیە ئەمە باز لە پێکاتەکانی ئەوان بکەیت یعنی ئەگەر کەبابێکی مریشک ئامادە بکرێ پێکاتەکەی چییە ئەی کەبابی مەحشی چۆن جیا دەکرێتەوە لە کەبابەکانی دیکە یعنی پێکاتەکانیان تا چەندێک لەگەڵ یەکتردا فەرق دەکا. بەڵێ کەبابی ئێمە لێرە چەند جۆرێک کەبابمانەیە کەبابی گوێزمانەیە کەبابی قەزوانمانەیە کەبابی مەحشیمانەیە و کەبابی مریشکیش بۆ دروستکردنی پێگاتەکەی تەنها سنگی مریشکەکە یا ڕانی مریشکەکە ئەیکەی بە نەرمە زایدەن کەمێک دووگی تێکەڵەکەی توێرۆکو کەبابی احتیادی شیشیەکەی کەبابەکان چۆن کەبابی مەحشی لە کەبابی سادە جیاکەینەوە عادەن کەبابی سادە مەحشی خۆی توونە بیبەرەکەش تێکەڵەکەی بیبەرەکە سەوزە دیارە لە ناو کەبابەکە کەبابی گوێز و قەزوانیش هەر وەکو ئەو وایە ئێمە کەبابی گوێز و قەزوانەکەین لێرە شتێکی جیاوازە لە هەورامان ئێمە ئەتوانین بڵێن بە داهێنەری کەبابی گوێز و قەزوان بووین یەکەم کەس بووین بیکەین سپاس بۆ وڵاگیان ئێستا مەتەمەکانی کەس شوێر بوون و بەرنامەی لەسەرەکەن و کەبابی گوێز و قەزوانەکەن لە هەورامان تایبەتمەندبێتی کەبابە چییە؟ کەبابی گوێز و قەزوانەکەش تام و چێشێکی بەڵێ تایبەتمەندێتی و کەبابە چییە کەبابی گوێز و قەزوان؟ تام و چێژی یەکەم تایبەتمەندی کەبابی گوێز و قەزوان تام و چێژی لە تام و چێژی کەبابی ئەحتیادی و کەبابی مەحشی جیاوازترە وە شتێکی جیاوازە تامی کەبابەکە بڵێن لەگەڵ قەزوانەکە تامێکی جیاواز دروستەکەەوە شتێکی کەمە لە بڵێن لە هەموو شوێنێک نییە ئینتاکۆی وتمانێمە تەنها ئێمامان کرد جاران ئێستا مەتامی تریش فێر بۆ یگا تامێکی جیاوازی ئێوە شتێکی جیاوازە وەکو کەبابەکەی تر نیە لە هەموو شوێنە دەست ناکەوێت کەمە باش وەستا پێم وا بە قیمەکە ئامادە بووە ئەمەوێت بۆشمان ببرژێنیت بزانین قۆناغی دواتر چی دەبێت یعنی کە قیمەکە ئامادە بوو ئێوە چیتر دەکەن لە چ قۆناغێکدا دەگەنە حاڵەتی برژاندن ئەمێت بە وردی وەستانی شانمان بیت بەڵێ بەسەر چاو خۆش بێ ئێمە وەکووتمان چەند جۆرێک کەبابمانەیە کەبابی سادە تەنها پیازی تێکەڵەکەین کەبابی مەحشیشمانەیە بەس بیبەری بیبەر و پیاسەکە تێکەڵەکەی کەبابی قەزوان تەنها قەزوانەکەی تێکەڵەکەین و کەبابی گوێزیش تەنها گوێزەکەی تێکەڵەکەین بەڵام ئەبێ گوێز و قەزوانەکە پێشتر وە کۆی بینین ئامادە بکرێت بە دەستکەوان یا بە عسارە ورد بکرێت لەبەرەوەی لەگەڵ لە ناو کەبابەکەی زۆر دەرنەکەوێت و زۆر گەورە نەبێت سەمە وەکۆ بینن کەبابی سادە شیشەکەین ئێمە سەرەتا قیمەکەمان کرد و دوایی پیاسەکە وردەکەین تێکەڵی کەبابەکە یەکەین هەر کەباب کەبابیش تێکەڵەکەین پێویست ناکە پیاسەکە بکەینە ناوەم و قیمەکە چونکە پیاس قیمە ڕەشەکاتەوە و ڕەنگی قیمەکە ناشرینەکات و بۆ ئەگەر بژمێنێتەوە بۆن و تامی قیمەکە گۆڕێ ئەمە کەبابی سادەیە و کەبابی مەحشیش بیبەر و پیاز و بیبەر و پیاسەکە وەکۆ بینن تێکەڵەکەین هەروەکو بەس هەروەک کەبابە سادەکەی بەسەوەی جیاوازە بیبەرەکەمان تێکەڵ کردووە و تەواو کەبابی گوێز و قەزوانەکەش هەر بە هەمان شێوە هەروەکو کەبابە سادەکە وایە سەوە کۆ بینن ئەمە کەبابی قەزوانە بەس کەبابی گوێز و قەزوانەکە بێ تۆزێ زیاتر گوێز و قەزوانەکەی تێکەڵ بکەیت لە ناو دەستا تۆزێ زیاتر بیشێلی لەبەرەوەی بە جوانی تێکەڵ بێت جا لە شیشکردنیشا کەمێک دەستەرکردنی زیاتری هەوێت چونکە گوێز و قەزوانەکە کەبابەکە و شگەکەنەوە پێویستە کاتۆ زیاتر دەست و تەڕکەیت کاگەتێکێکم بۆ دانن بەو کەبابە ئاوکاریان تۆزێ ترشاتش بێنە سەرەتا ئاگرەکەەوە کۆبینن ئاوا تەختێکەین جوان ڕێکیەکەین اینجا کەبابەکە خینە سەر وەکو پێشتر ئاماژەم پێەیە نابە ئاگرەکەی زۆر بەرز بێت و زۆریش نزم بێت زۆر بە خۆتیش بێت و زۆر بڵێن ئێواشیش بێ حدێکی نۆرمال بەیانی باشە وەستا چەندێکەوێت تا ئەبرژێت کاتەکەی چەندێک ئەبێت
وڵا گۆشت بۆ گۆشت و قیمە بۆ قیمە کاتی جیاوازە بەس عادەتەن کەباب یەک دقە و نیوێک زیاتری ناوێرەوە نێوێ بۆ برژاندن دقەیەک تا دقە و نیوێک. جۆری مریشکەکەشی بەڵێ مەبەستم جۆرەکانی کەبابی مریشکی دیکەیەتی ژەرعی مەحشی مریشک بێ هەرەوە مریشک نوێیە. بێ هەر یەک کاتەکەی کاتی برژاندنەکەی وەکو یەکە زۆر کاتی ناوێ کەباب خۆی شتێکی ناسکە تۆیکەی بە قیمە ئەو گۆشتە بە تاوەتی ناسکە بێتەوە پێویستی بە کاتی کەمە بێ بۆ برژاندن وەکووت ئێستا بۆ نمونە تکەی مریشک و تکەی گۆشت عادەتەن 2 دقە و نیو یەوێ بۆ برژاندن بەس کەبابی مریشک و کەبابی گۆشتەکەش کاتی کەمتری ئەوێت کە ئەکەی بە قیمە ناسکە بێتەوە زووترە برژێت. باشە گرفتێک هەیە وەستا کە زۆر باسی لێەوە دەکرێت ئەڵەن ئەگەر لە ماڵەوە ئامادەی بکەین ئەو کەبابەکە لە شیشەکە ئەدرێت لێ ئەبێتەوە لە کاتی برژاندن لێ ئەبێتەوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێت و ینی چۆن بتوانین ئەمە کەباب لە ماڵەوە ئامادە بکەین ینی لێ نەبێتەوە لە شیشەکە. کەبابی مریشکەکە یا هەر هەموو کەبابێک هەر جۆرێکی بێ. وەکو پێشتر ئاماژەم پێکرد با شوێنی ئەو شوێنەی کە قیمەکەی لێ هەڵەگیرێت زۆر سارد نەبێت اینجا وەکو بینی تا من قیمەکەم نەشێلا بەس لە ماڵەوە پێویستەکە ئەو کەسەی کە ئەزمموی زۆر نییە لە شیشکردنی کەبابە قیمەکە بە جوانی بشێلێت لەبەرەوەی جوان من سێبەیەکەوە و لە کاتی برژانە لە یەک جیان نەبێتەوە بکەوێ ئەمە دووش ئەو ئاگری برژانەکەی سێویش ئەزمموی ئەو کەسە تەبان دەورە بینێ بەڵام ئەگەر قیمەکە جوان بشێت و لە شوێنێکی فێنکە هەڵگیرێت نەیەڵی قیمەکە شل بێتەوە و بە ئاوی ساردیش هەوڵبن زیاتر دبا دەساوەکەتان ئاوی سارد بێ لەبەرەوەی و قیمەی جوانتر بتەوە کاتەوە نایەڵێ بکەوێ اینجا ئاگرەکەشی با ئاگرێکی باش بێ ئاگرەکەی بۆ تقریبان بەخوت بێت یعنی زۆر بەخۆتیش نەبێت کە بابەکە بسووتێنێ و زۆری ژێواش نەبێت. وەستا زۆر جار دەڵێن جۆری و گۆشتەی کە بەکاری هێنی بە تایبەتە گەر گۆشتی بەستوو بەکاربیێنی لە بەکارهێنانی قیمەدا ئەوە دەبێتە هۆی تێکچوونی و قیمێ و شلبوونەوەی ئایا وایە؟ گۆشتی بەستوو کێشەی نییە ئەگەر تۆ ئەو گۆشتەی بۆ منە گۆشتێکەوە یەخستوتە ناو فرێزەری سەلاجەکە تو بەستوێتی ئەگەر داینەی بە جوانی خاو بێتەوە چاوەڕێ بکەیت تا بە جوانی کە خاوە بێتەوە ئەو خوێناوەی ئەیاتە بیکەیتە سوزگی خوێناوەکەی ینی نەمێنێتەوە لە ناو گۆشتەکە بڕوات کێشەی نییە و هەروەکو کەبابی احتیاجی وایە بەس دەبێ چاوەڕێ بکەی خۆی خاو بێتەوە نەک تۆ بڕێ بە ئاوی گەرم خاویکەیتەوە یا بخەیتە سەر ئاگر خاو بێتەوە و ئەو کاتە ئەوە هەر ئەسڵەن هەر ناکرێ بەکە بەس ئەگەر داو نابە تەبیعی خۆی خاو بوویەوە ئەو کاتە هەر وەکو گۆشتە فرێشەکە وابێ. وەستا کەبابەکەمان ئامادە بووتەوە تایبەتمەندی خۆیە بەڵێ کەبابەکەمان ئامادەیە. دەست خۆش بێ وەستا کەبابێکی باش ئامادە کردووە. سەر و خۆش بێ و بژیت سواز وەکۆ بینی چۆنە پێشتریش ئاماژەم پێکرد چۆن کەبابەکان لە یەک جیاکەینەوە ئەمە کەبابی سادەی احتیاتی هیچ پێوە دیار نییە ئەمەیان کەبابی مەحشیە بیبەرەکەی پێوە دیارە
مەش کەبابی گوێز و کەبابی قەزوانەکەی پێوە دیارە ئەمە عادەتەن پێشەوەش بینێرین بۆ خەڵک لەبەرەوەی خەڵک بیناسێتەوە جیای بکاتەوە کێمە قەزوانی هەڕاوەکەین بەسەرا و لەبەرەوەی ئەو کەسێک کە داوای کەبابی قەزوانەکەی کردو بزانێت کامەی کەبابی قەزوان ئێوەستا ئێستا خواست لەسەر کامیان زیاترە لەگەڵ هەموو شتێکە بەڵێ خواست لەسەر کام جۆری کەباب زیاترێ لە ئێستادا ئێستا لە مەدامەکەی ئێمە وەکۆی بڵێ ناومان بە کەبابی گوێز و قەزوان زیاتر ڕۆشتووە کەبابی گوێز و قەزوانمان لە هەموو کەبابەکانی تر خواستی زیاترەوە بەس عادەتەن کەبابی سادە لە هەموو کەبابەکانی تر خواستی زیاترە بەڵام لا ئێمە بەعکسەوە کەبابی گوێز و قەزوانمان خواستی زۆرە لە هەموو کەبابەکانی دریانی ڕۆژانە ئەگەر بۆ نمونە 10 شیش بفرۆشین 6 شیشی گوێز و قەزوانە 4 شیشی کەبابی سادەیە لە ساغ بێ وەستا بەمبانیە کەبابێکی خۆشە ئامادە کردەوە چەنە ئێمە دووری ناتوانین تامی بکەین دەستەکانە خۆش بێ بەس لە پێکاتەکەی من ئەوە لای من بۆتە پرسیار باز لەوە دەکرێت کە سەمونیش بەکاردەهێنرێت یعنی نە کەبابەکە و کولەفە بیخۆی مەبەستمە سەمونەکە ورد ئەکرێت لە پێکاتی کەبابەکە جگە لە قیمە و پیاس وردە سەمونیش بەکاردەهێنرێت ئەمە دروستە وەستا چی بەکاردێت؟ سەمونەکان ورد ئەکرێ و بەکار ئەهێنرێت لە پێکاتەکەی وەڵا من ئەمە یەکەم جار مەشتی وا ببیستم و تاسە نەمبیستەوە وە نەشم بینیەوە بیستومە ئاردی تەیەکرێت بۆس بۆ سەمون نەبینیومە و نەبیستومە چونکە خۆی کەباب بە تامی کەباب خۆشە بە تامی گۆشت خۆشە اینجا تۆ ئارد و تێکەڵ کرد و نازام سەمون و تێکەڵ کردێتەوە کاتە حساب کە کەباب ناخۆی شتی ترە خۆی نان و سەمون کەباب و سەمونە خۆی و کاتە بەڵام گۆشت هەر بە تامی خۆی خۆشە جگە لە پیاز و بیبەر هیچ شتێکی کەی خۆش نییە و ئەو کەبابی گوێز و قەزوانەش ئێمە ینی کە گوێز و قەزوانەکەی تێکەڵەکەن شتێکی جیاواز و تایبەتمەندی خۆیەیە وەستا من لەمێ بزانم کەبابە بۆ کێ ئامادە کردو ئێستا کێ دەیخوا ئەو کەبابە بۆ ستافی هێنارتیمی ئامادە کردووە ئێوەش دەتوانن هەر کاتێک کاتانە بوو بێن سەردانمان بکەن و بیخۆن بێگومان زۆر سپاسدانەکەین سپاس بۆ میوانداریتان دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ سامان فەتاح وەستای کەباب بەشێکی ڕاستەخۆ لە هەورامان و لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆی کە قۆناغەکانی دروستکردنی کەباب و ئامادەکردنی بە وردی نیشاندای سواس بۆ ئێوەش دەستان خۆش بێ و زۆر سواس بێگومان لە بەڕامەی بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوام دەبین بەڵام لە ئێستادا وچانێک وەرەگرین